زیاتریشی دەستیشم ڕۆکەیە بۆ مەوانەیە زیاتری کوردستانی ئێرانە لە کوردستانی ئێرانەوە زیاتریشی دەست بۆ ئێمەیە هەم هەرزانتری شەکەوە هەم ئیشان جوانتریشە لای خۆمان هەیە بەس وەکو ئیش ئێرانەکە جوانتر نییە ئەمە زیاتر مۆسمی چنین لە بە نەورۆز و بەهارانایە زیاتر کەو کاتانی مەسەلەن خەڵکەچێتە دەرەوە جلی کودی لە بەرەکە شتە فۆلکلۆرەکان کولتورەکان لەو کاتانایشی دە زۆر مەرغوب بۆ خەڵک بەدوایە گەڕێ بازار بەعام بەگشتی زعیفە لە بۆ منیم ڤایرۆسێکە لە ئارایە و زائیدەن دەخلی خەڵکیش بەڕاست زعیفە تۆزێ بازار بەعام خاوە وڵای ئیشی دەست زۆر پێش ئێستا زۆر باش بوو پێش نەورۆز تەم وەزعی کەرەنتینەی بەسەراوی کۆرۆنا تۆزە دواکەوت خەڵی ئیشی بۆ ناکرێت وڵای ئەوانەی زیاترکە خواستی لەسەر هەمووی ئیشی دەسەکەی موروە بش مینا و شتە خەڵگەی کڕێ لە ماڵەوە ئەم مورە بەردانەیە خەڵگەی کڕێ لێمان مور و شوشە و کریستاڵەوانەیە ئەی بە لە ماڵ و دروستیەکەن دایانێن جارێکە بازار کەس تەڵەبیاتی نییە ئیشی ڕۆژانەمان ئیشی ئاسنە ئیشی دەرگایە ئیشەکان بە پێی خواستی خەڵکەکەی و بە پێی زیاتر خەڵک تەلەفۆنەکەیان لۆ نمونە دەرگای دروستەکەین ئیشی قرمیت هەیە جۆلانە تەڵە بکرێت لە ڕووی دیزاینەوە خەڵکەکە لۆ نمونە ئەو کەسێک کە دێتێرە یان ڕسمەکان هەیە تەڵەبی کردیان ڕسمەکەی لەکنە ئەمە لێر لەسەر شێوازی تەڵەبکردنەکەی وی شتەکەی لۆ دروست دەکەین ڕۆژانە 8 ساعات لێرە ئیش دەکەین ئێدی ئەوە ڕاهاتوین ئاسنەوە ئاگرە و زۆر زەحمەتن ئیشەکە ئاسوڕێ ئەگوجێ میمەوەی بژێوی ژیانی ئەوە بکەین دابین بکەین پشتی بلافونا و بتا ویروس کرونا کردستان مرفرزانی که ازمون قطابیان تینه کرن که تیما سی بی آر ان و گل تیم مندیکن ریو بریا باروانی باجر القضا کره به هوا کارشاندن درمان ویرگون اس بکن که اف درمان دیجی و باکتریا کو دیجی و ویروسه هم حقیقت افراشاندن گلک باشه بوی هندگیانی ما مستوى قطبی پاراستی بید و دستخوشش برگیری و شهرستانی آکرید کن دخوازید کن که بردام ناتو کتاییم بوی هندی اف قطبی و اف مستوى پاراستی بین چون که وقتی که ویروس کرونا هی